بەڵازان خۆشەویستان مرۆڤ کاینێکی کۆمەڵایەتی و هەمیشە لە نێو کۆمەلگادا ژیان دەگوزارێت لەگەڵیشیدا هەست و خۆشەویستی هەیە کە دەیچێنێت و بڵای دەکات و کاریگەی دەبێت لەسەر کۆمەلگا بزانین ئاینی پیرۆزی ئیسلام چ ڕۆڵێکی هەیە لەوەی کە بەخشینی هەست و خۆشەویستی لە نێوان تاکەکانیدا چ کاریگەریەکی دەبێت چ ڕۆڵێکی دەبێت بۆی کە ئەو خۆشەویستیە بڵاو بکاتە لە نێو تاکانی کۆمەلگادا دەزانی کە ئاینی پیرۆزی ئیسلام بەدەل لە بنەما جوانەکانی دیکەی هەمیشە و بەردەوام ئاینی سۆز و خۆشەویستی بووە گفتوگۆی زیاتر دەکەین لەم بارەیە لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا ڕەنج کوردی بانخواز مامۆستاگیان زۆر بەخێر بێن. مامۆستا ئاینی پیرۆزی ئیسلام بەدەلەوەی کە کۆمەڵێک بنەمای زۆر جوان تێدایە لەگەڵیشیدا بەخشەری سۆز و خۆشەویستی ئەگەر باز لەوە مامۆ بکەیت. بسم الله الحمد والصلاة والسلام على رسول الله أما بعد دەستخۆشیتان لێکم برا بەڕێزەکان و خی گەورم موفقتان کە یا ڕەبی بەبێ بوومان ئێمە بێمان لە یاد نەچێ هەر لە سەرەتای لەدایکبوونی ئینسانەوە ئاینی پیرۆزی ئیسلام قەدر و ڕێزێکی تایبەتی بە مرۆڤایەتی داناوە سۆز و خۆشەویستی لە نێو تاکەکانە دروست کردووە سەرەتا خۆشەویستی لە نێوانی بەندە و خی پەروەردگارە خاڵقەکەیە فێرمانەکە کە چۆن بەندایەتی بکەین و چۆن خی گەورەمان خۆش بوێ و پاشان چۆن پێغەمبەرەکەیمان خۆش بێ عەلەیهی سەڵات وەسەلام لە ڕێی خۆشەویستی بۆ خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فێری ئەوە بین کە دایک و باوکیشمان چۆن خۆش بوێ خی پەروەردگار چۆن وەسفی خۆی ئەکا و بەندایەتیکردن بۆ خۆی ئەکا و لە پاش ئەوەش چۆن باسی گۆڕاڵی و خۆشەویستی دایکی پەیوەست کردوێتەوە بە بەندایەتیکردنی خۆیەوە لێرەوە کاتێک کە تۆ فێری خۆشەویستی دایک و باوک کرای ئەو کاتە وردە وردە فێری خۆشەویستی خوشک و براشە بیت فێری خۆشەویستی خێزانە بی فێری خۆشەویستی مناڵە بی فێری خۆشەویستی خزمان و کەس و کارە بی بە شێوازێک کە هەموو ئادابێکی شەرعی بۆ دانراوە کە چۆن ئێمە ڕێز لە کەس و کار و دەور و بەرمان بگرین بۆیە خی پەروەردگاریش کە باسی خۆشەویستی خۆی ئەکا فەرمی ئین کونتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەگە پێیان بڵێ ئەگەر ئێوە خواتان خۆشەوێ ئەوە شوێن ڕێبازەکەی محەممەد کەون عەلەیهی سەڵات وەسەلام کەواتە خۆشەویستی خی پەروەردگار بۆ بەندەکەی جیاوازە و خۆشەویستی نێوانی دایک و باوک و مناڵ جیاوازە خۆشەویستی بۆ خێزان جیاوازە بۆ هەرێکیان ئاینی پیرۆزی ئیسلام بنەمایەکی گشتگیر و جوانی داڕشتووە هەتا ئێمە ئینشاءڵڵا پابەندین پێ بە ئیزنی خی پەروەردگار نەک ئەوەی کە بەتەنها خۆشەویستێکی بەربڵاو کە لە ناو خەڵکا پێی وابێ کە لە نێوانی دوو عەشقا بێ ئێمە حتا دوو کەسیشەکە یەکتریان خۆش نەوێ ناتوان ژیانی خێزانداری پێک بێن بەڵام ئەم خۆشەویستیە جیاوازە لەو خۆشەویستی کە خی پەروەردگار بۆ خۆی و بۆ پێغەمبەرەکەی بۆ دایک و باوک و کەس و کار باسی لێوە کردووە. مامۆستا ئەو وێنازەینیە یان ئەو فکر و دژە ئاینی کە هەمیشە نیشانەی پرسیار و گومان لەسەر ئاینی پیرۆزی ئیسلام دروستەکەن بۆ ئێمە بێبیرکردنەوە ڕاستەخۆ باوەڕ بەوە بکەین کە ناوی ئیسلام هات یعنی جۆرێک لە جۆرەکان دژایەتی ئافرەت دژایەتی خۆشەویستی دژایەتی نێوان عیلاقەی ژن و مێرد تەبەوە ناڵن ژن و مێرد با بڵێن کوڕوکێچ ئەمە لەکوێوە سەرچاوەگرێ و ئەسڵەکەی چۆنە؟ هەمیشە ئەو کەسانەی کە نەیاری ئیسلامن لە دوورە وێنەی ئیسلامەکەن بە شێوازێکی ناشرین بۆیە من زۆر جار کە کەوتمەتە مناقەشە لەگەڵ کەسانێکی نەیاریشە شتانێکی باس کردووە کە من بۆ خۆم بانخوازێک شتی وام نەبیستۆ لە ئیسلامە بۆیە وتومە ئەگەر بێت و من پێناسەیەکی تۆ بکەم ئەکرێ لە خۆتەوە وێنای پێناسەکە وەرگرمیان بۆ خۆم پێناسەی تۆ بکەم توێتی نەخێر بێگومانە بێ من باسی خۆم کە ئەمجا تۆ لە منەوە پێناسەکە وەرگری ئیسلامیش خۆی پێناسی خۆیەکە برا خۆشەویستەکەم ئێمە بە واقعی سەرمێنراوە لە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام خۆشەویستێکی لە ڕادەبەدەری بۆ دایکە عایشە بە شێوازێک بووە کە جاری وا بۆ سەحابەی بەڕێزی لە یەکێ لە غەزوەکانە پێی خۆش بۆ بزانێت چی لە هەموو کە زیاتر خۆشەوێ فەرمێتی عایشە فەرمێتی ئەیکیوتێتی باوکی یعنی بۆیە ئەم خۆشەویستێکە لە ئیسلام و سەرچاوەگە بە واقعی ئێمە لە نێو ژیانی خێزانداریمان الحەمدولillah چەسپێنین و پێغەمبەری خواژە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لەم یەڕە للمتەحابین مثل النکاح خۆشەویستی ئێمە بەو شێوازە نییە کە ئەو وەسفی ئەکا کە بێوێ کوڕوکچێت بەش ڕێگەیەکی ناشەرعی بەیەکەوە بێ پەیوەندی بەستن دوایش کاتێک کە تێری خوات لە ئافرەتەکە قوربانێکی گەورەیە لە کۆمەڵگای هەمیشە ئەمە بۆ خۆی لە ئەستا قوربانیە نەک ئەوەی کە ئیسلام فێریەکە لە دەرگاوە بێتە پێشەوە و پێغەمبەری خوا ساسم چی فەرمووی هیچ شتێکی چاک شک نابم بۆ دوو کەس کە یەکیان خۆشەوێ لە غەیری بەیەکگەیاندنیان نەبێت کەواتە خۆشەویستیەکە لە دوای پرۆسەی هاوسەرگیری بەو ڕێگەی کە ئیسلام دیاریەکە دەست پێەکە نەک بە وێنای ئەو کە کوڕکچەکان بەیەکەوە بن و بە هەمووشە ئەم لەگەڵ ئەو کوڕابێتە لەگەڵ ئەو کچابێ لە کۆتایی شابینی پرۆسەی هاوسەرگیریشیان نییە و خیانەتی زۆر ئەبێ و کۆمەڵێ نەخۆشی کوشندەش کە لە ڕێی تەندروستیشەوە باسی لێوەکرێن لەو کۆمەڵگای بڵاو بێتەوە بەڕاستی لە وێنای ئیسلام
قەناعەتم وایە گەر ئەو کەسەی کە بێتە ناواقعی ئیسلام من بۆ خۆم لە ئەوروپا بووم ئافرەتی ئەوروپیم بینیوە کە هاتۆتە ماڵەکەم دکتۆرە بووە واللهی دەستی کردوتە گریان کاتێک کە خێزانی منی بینیوە چونکە خۆی 35 ساڵ تەمەنی بووە نەیتوانێت پرۆسی هاوسەرگیری ئەنجامدا چونکە تا تەمەنی گەنجەتی جوانێتی هەبووە ئەم دەست ئەو دەستی کردو ئێستاش کە چۆتە تەمەنی بەرەو 35 ساڵ کەسێک نییە ئاوڕێ بێبداتەوە بەڕاستی بەس لە ئیسلامە مەراسیمێکی منە جوانی بۆ دیاری کراوە ئەبێ بچیتە لای باوکی ئەبێ داخوازی بکرێ بۆەوەی کە قەدر و قیمەتی ئەم ئافرەتە هەڵسەنگێنێ و بزانێ ناو کۆمەڵگەیە نەک هەر کەسێ لەسەر جادەوە ئەگەر لەسەر جادە بە ئافرەت بە پیاو بگە هەر لەسەر جادەش کۆتایی بە خۆشەویستەکەیان دێ بەڕاستی زۆر باشە مامۆستا دەزانین کە ئەمڕۆ بە ڕۆژی خۆشەویستی ناو دەبرێت و لە جیهاندا گرنگی پێ دەدرێت و حتا لەناو کۆمەلگای خۆشمان ناخری کەوردەوە دەدێتە نێو ئەم کۆمەلگایەمانەوە هاتووە وردەوردەی نا ینی تا چەند گرنگە مرۆڤی مسلمان دوورکەوێتەوە لەم دیاردانەوە لەگەڵشیدا لە ئیسلامدا هەموو ڕۆژێکمان خۆشەویستیە بەخشینی هەموو ڕۆژێکمان بۆ خۆشەویستیە پایگەرپایدارەکە بە بێگومان وکو برامەزم فەرمی هاتوتە ناو کۆمەلگا بەداخەوە ئەوش لەبەر چاولێکەریەکی بێ ئەندازە بەبێ ئەوەی کە بگەڕێنەوە بۆ مێژووەکەی ئەم بابەتانە چییە کە ئینسانی مسلمان پێویستە هەموو تاکێک شارەزا بێت لە هەر بابەتێکە لە کۆمەلگا بڵاوکرێتەوە کۆمەڵی ڕۆژێک دانراوە ئەمە ڕۆژی خۆشەویستی ئەم ئیتر ئەنواع ڕۆژەکان وای لێ هاتووە کە ئیتر ڕۆژێکی سەلامەتی نەمێنێتەوە بۆ خەڵکی بەڵام لە ئەسڵا ئێمە وەکو بەڕێز فەرمووت هەموو ڕۆژێکمانە بێ خۆشەویستی بێ منە بێ هەموو ڕۆژێ بە خێزانەکەم بڵێم خۆشمەویت نەک چاوەڕوان بێ ساڵێک ڕۆژێک پێ بڵم خۆشمەوێ یا ساڵێک ڕۆژێک هاوسەرگیریە ئەبێ هەموو ڕۆژێ مناڵەکانە بڵم خۆشمەوێن ماچیان بکەم دەست بێنم بەسەریانە ئەبێ هەموو ڕۆژێ تەلەفۆنکەم بۆ دایکم خۆشەویستی بۆ دەربڕم بۆ باوکم خۆشەویستی بۆ دەربڕم ئیسلام فێری کردوم نەک ئەوەی کە تەنها ڕۆژێکم بۆ دابنێ لە ساڵێکە ئەمەشی کە ئێستا پێویستە هەموو گەنجێکی مسلمان بزانێت کە مێژووی ئەم ڕووداوە لەکوێوە هاتوو ئێمە بینی لە سەدەی سێمی زاینیا کە کلاودوسی دووەم کە لە سەردەمی بڕیاریدا بە قەدەغەکردنی هاوسەرگیری لە نێو سەربازەکانە قەشەفالە ئەمە تەمەن زۆر بەسەراتەگیێت و ڕێستان لە من دەوانی شارەزاتم بابەتەکەیە کە مێژووەن شتی زۆر لەسەر وترا بەڵام ئەمەیان مەشهورە ناو خەڵکە ئەبینی قەشەفالان تاین لە کۆتای هەسە بەنهێنیم سەربازان چونکە هەموو کەسێک لە فیترەتە ئەگەر بێباوەڕیش بێ یانێک لەسەر دینێکی تریش بێ حەزی بەوەیەکەوە ژن و پیا بە یەکتری بگا پرۆسی هاوسەرگیری ئەنجام دەن بۆچە و مناڵ بخەنەوە ئێستا ئەوروپا گەورەترین کێشەی ئەوەیەکەوە دوورکەوتەوە لەوەچە نەما تاوە ژیانی خێزانداری هەڵوەشایەوە ژیانی خێزانداری نەماتیایە بۆیە گەنجەکان ئێمەش پێویستە ئەوان کە لە شتێکە شکستیان هێناوە نەچینەوە سەر و بابەتە بەڕاستی لەبەرەوە پێویستە ئەگادار بین و بە خۆیان نابچنەوە بزانکەوە ئەمە مێژوویەکی خراپ بۆ ئەوروپا کە ڕێگەیان لێگیرا و پرۆسی هاوسەرگیری ئەنجام دام قەشێش کەم کارێک لە کۆتاییە کە لە سێدادراوە چواردە دویان کردو بە ڕۆژی خۆشەویستی و ئیسلام پێویستی بەوە نیە بەڕاستی چونکە زۆر دەوڵەمەندی هەر مامۆستا هەز ناکە ئێمە هەشتێکی ژوەرەگرین غەڵەت وەریگرین یعنی بۆ نمونە ئەگەر ئێستا وەکو بەڕێزت باس کرد لە سەردەی ئیمپراتۆریەتی ڕۆمانی کە کلۆدیۆسی دووەم ڕێگری لە هاوسەرگیریەکە با بڵێن قەشە سادێکینەوە با بڵێن تەشبیهات نەبێ حورمەتەن مامۆستایەکی ینی خۆمان چۆن ئەگەر دەسەڵاتدارێک نییە لێ خەڵک ژن و ئەم بە شەرعی ئەو کاتە یان با بڵێن بە قانونی ئەو کاتە خەڵکی بەیەکگەیاندووە بۆ لێ ڕۆژی جیهانی مەسەڵەن ڕۆژی خۆشەویستی ڤالانتاینە بە هاوسەرگیری بە کۆمەڵ نەکرێت وەکو یادکردنەوەیەکی ئەسڵی بابەتەکە ڕاستە خۆی ئەسڵەکەیان لەدەست داوە بە تاکید ئەوە دێ ئاسانکاریەکە بۆ گەنجەکان کە بەڕێگەیەکی خراپ ڕاتەوەی کە زۆر جارۆکو نوکتەیەک باسیەکەین ئەڵێگە کچەکەتان لەو ڕۆژاویستی بچێت بۆ عمرش دەرگای لەسەر نەکەنەوە بەڕاستی وای لێ هاتووە ڕەکەشمان بەڕاستی هەردوو لامە بەسم ئەو نیە بە تەنها بڵم بۆ ئافرەتەکە بەڵام زیاتر ئەمڕۆکە لە کۆمەڵگەی ئێمە وکوت مزەحەکە ئافرەتەکەیە خوشکانی بەڕێزم بە تایبەتی ئافرەتانی گەنجە بێ زۆر وریابن ئەو کەسی کە توی ئەوێ بەڕاستەقینە لەسەر جادە توی ناوێت تۆ ئەگەر ئەتەوێت قدر و قیمەتی خۆت بزانیت ئەو بەڕاستی بک بە هاوسەری خۆی ئەبێ لە دەرگاوە بێتە پێشەوە کاتێک کە ڕێگەی دەرگا پیشاندا ئەگەر پیاوی ئەوە بێ کە بێتە پێشەوە بێتە هاوسەری ئەم ئافرەتە ئەوە دێتە پێشەوە ئەگەر پیاوی ئەوەش نەبێ لە شەڕێک نەجاتی بە بەیزنی خۆی گرێت کەواتە بە تەئکید من قەناعەتم وایە بێ لەم ڕۆژەیە ئەگەر شتێکی واژ بکرێ هاوسەرگیری بۆ گەنجەکان ئاسان بکرێت چونکە ئێستا ڕێگەی حەڵال قورس کراوە ڕێگەی ژیان قورس کراوە بۆ گەنجەکان ڕۆژ بە ڕۆژ بەهۆی ئەم مادی کە دروستە بێ مەسەی دۆلار بەرزبوون نزبوونەوەی ئاڵتون بەرزبوونەوە والیاتۆ گەنجەکانەوە نیتر ناومێدە من چەند گەنجەی ئێمە ئافرەتی بۆ دۆزینەوە لە مامەسا ناوێرم گەورەترین کارەسات ئەوەیە کە ئێستا ڕێگە حەڵال و ڕێگە شەرعیەکان تون کراوە بۆیە ڕێگە ناشەرعیەکانیش ئاسان کرا بۆ خەڵکی بەڕاستی مامۆستا بۆ پێی کە بەڕێزیشتان لە ئەوروپا ژیاون ینی بوونی خۆشەویستی لەوێت چۆنە بە بەراورد لە کۆمەلگای ئێمەدا ئەوان ڕۆژێکیان دیاری کردووە و مەراسیمی بۆ ئۆکەن و ڕۆژەکانی دیکەیان چی من ئەتوانم یعنی کۆمەڵ نمونەی واقعی تەواو کە خۆم بە چای خۆم بینیوە بیخەمە ڕوویەکی لەوانە وەستایەک دوکانێکی بۆ ئیشیە کرد بڵێن دوکانێکی
ئەشێ وردەواڵی هەموو برایەکمان ئیشێکە لە لای ئەیوت هەموو خۆشەویستی من بۆ خێزانم لە ساڵێکە یەک ڕۆژە کە ڕۆژی هاوسەرگیری پێوترێ گوڵێکی بۆ بەرمەوە ئەگینا و لە شوێنێکی تر ئیشەکەم لە شوێنێکی تر ئیشەکەم و هەر لە ناو دوکانەکەی ئافرەتێکی تری لەگەڵا بوو کە خیانەتی لە خێزانەکەیەک ئەوی کاتی ئەچوە ماڵەوە حەز ناکەم خێزانین کەواتە خۆشەویستی لای ئەوان ئەتوانن بڵێن لەسەر ممارەسەیەکی جنسی و سێکسی کۆ بێتەوە ئەوەندە پێویستیان بەیەکە حتا بۆ زانیاریتان جاری وایە بە یەکتریەکەن بڕواتانە بێ ناوی یەکتری نازانن لە بارێکە لە دیسکۆیەکە گەشتووە غەریزەکەی بەتاڵەکاتەوە بەڵام ئەو خۆشەویستی کە لە نێو کۆمەلگەی مسلمانانە هەیە هەرگیز و هەرگیز لە ئەوروپا نایبینیت و خیانەتی زۆرە خۆشیان اعترافی پێەکەن شتێک نییە کە بڵێ ئێمە لە خۆمان و بوختانێکین بۆ ئەوان چونکە لەبەر لەسەر بنەمایەکی چاک و باش پەیوەندیەکە دروست نەبووە هەر بنەمایەکی لەسەر چاکە دروست نەبوو کۆتایەکەش باش ماوەستایان ێسامە پرسیارە جەوهەرێکیە بۆچی لە کوردستان باشە ژینگە پارێزیەکەی ئەوروپیەکان وەرناگرین پاک و خاوێنێکی ئەوروپیەکان وەرناگرین گرنگیدان بە زانستەکان وەرناگرین بەڵام باڕ و مەلها و تێکەڵبوونەکە و خیانەتەکە و جۆرێک لە کللتوری خۆگۆڕین و ڕقس و دانسەکان وەرەگرین یعنی من ئەمە لاوازی خۆمانە خراپی خۆمانە هێزێکی گەورەتر لە دەرەوەی خۆمان ئاراستەمانەکە ئەمە مەسەل لە هێزەیە کە لە دەرەوە ئاراستەمانەکە و ڕاگەیاندنێکی گەورە و زەبەلاحیشی بەدەستەوەی توانیوێتی کە هەر شتێکە ئەو پێی خۆشە بێنێتەنێ کۆمەڵگەکەەوە لە کاتێکە کۆمەڵگەی خۆی پێوی دەناڵێن پێوێناڵێ بە تاکید ینی خۆزگە ئەو داتایانی کە لەوێ ئێمە ڕۆژانە کە کۆرسی زمانمان نەخوێن ئەوان تەبان شانازیەکەن بە خراپ و باشیشیانەوە ئەبێ ئینسان ئینساف بێت ئمە لە کۆرسە مامۆستا جوگرافی وڵاتەکەشی پێوتین مێژووی وڵاتەکەشی پێوتین باسی هەموو ئەو ڕووداوە خراپانی کە لە وڵاتای بەڕێ بە تاکید من چەند جار خۆخۆم وەکو بەڕێز ئاماژەت پێدا ئاماژەوتم باش ئەم هەموو شتە جوانیان هەیە بۆ ناینەوە بیمە ناو کۆمەڵگەمان سەوڵاتێکی وەکو فنلەندا لە بای بەهێزا زۆر بەقووەتە ئێسمێش ئەزمەڕمان هەیە لێرە کە باەکە بیت کارەبا نامێنێ وانە وتن دەی وەرە کاکە وەکو ئەو لە ژێر ئەرزەوە کارەبا ڕاکێشماڵەکان بەس ئەمودی گڵۆپە بینی لە دەرەوە وەکو بەڕێزە فەرمووت بۆ لە ڕووی خزمەت گوزاریەکەەوە لەو تەکنەلۆژی پێشکەوتنی کە ئەو پێی گەشتووە تۆش پێی نادەی یان یارمەتی دەربی کەسانێکیوان بێن ئەلە ڕووە خزمەتکەن بۆ ئەبێت هەرچی پۆخڵەواتی ئەوە کە بێزار بووەلی واللهی براکانم بە بەردەوامی خۆیان لە ڕاگەیاندن و ێستا بۆ ڕاگەیاندن لەسەر چی قساکە لەسەر مەشروب ئەوان ناڵێن حرامە چونکە مسلمان قەنەعەتیان پێ نییە بەڵام دێت ئیدعایەکی بۆکە لە تەلەڤیزۆنە کە کابرا مەشروبی خواردوسوای سیارەکە دەعمێکی گەورە ڕووەدا خەڵکی پێترسێنی خەڵک بەهۆشێنەوە لەسەر ئەو ڕووداوانەی کە ڕووەدا بە دوای ژیانی خێزانەڵی کاکەگەر هەر کەسێ مناڵی بێ ئەوەندە پارەی بۆ سەرفەکرێ بەس دەبەرەوەی کە زۆریەت بخاتەوە ئەمانە تۆ بکە لە نێو کۆمەڵگەی منە نەوەکو کۆمەڵی پۆخڵەواتیەوە کە بێزار بۆ لێ بەڕاستی بەداخەوە کە جێگەی ئەسەفە و گەنجەکانیشمانە بێ خوێندەوار بن زیاتر بێ واعی بن بە دوواداچوونی واقعی بکەن ئێمە زۆرجار کە لە ئەوروپا باسی خراپی ئەوێ کراوە لە ڕووی هەندێک بابەتەوە خەڵک باوەڕی پێ نەکردبین هەتا خۆی نەگەشتۆتە ئەوێ کە بینیوەتی ئەم جاوتێتی با وەڵا الحەمدە وڵاتی خۆمان لەو پەڕی ناڕەحەتی شابێ مادەم خێزان ماوە کۆمەڵگە ماوە خۆشەویستی ماوە لە نێو کۆمەڵگەیەکە الحەمدە بەهۆی بەها باڵاکانی ئاینی پێویستان زۆرێک گەنجانی ژن کە گەنە التیزاماتی دینیان باشترە بێ کاتێک گەشتانە بینی آخر لێرە قەدری نازانێ کە ئەگات گوێ لە دەنگی بانگ نابێ خۆی مەجبورە موبایلی بۆ تەوقیت کە خۆی مەجبورە بە دوای مزگەوتێکا بگەڕێ جاری وە بە من سەعات و نیویم بڕیوە تا بگەم نوێژێکی جمعە بکەم خۆی هەر لەسەر و بابەتە ماوەسا وەڵا ینی کەرێسە ناو بڵێم توانم دەن نمونە بەس خۆش نییە بە دوای دەڵێن حاڵی حسابێ لێرە نەک هەر با بڵێن ملتەزیم نەبوون توانم بڵێم نوێژیان هەر نەکردو زۆر لادین بوون با بڵێن ئەمانە بەڵام ڕەنگە فترەتێکی پاکیان هەبێت کە چوونەتە دەرەوە بە تایبەت با هەر بڵێم بریتانیاش بە تایبەت ئەوانی کە زیاترش نەوێ هەر بەڕاستی زۆر ئەگەڕێنەوە زۆر بە ملتەزیمی زۆر بە دەستپاکی و داوێن پاکی و دەبنە خێر و بێر بۆ خێزانەکانیان ێ باشە ینی لێرە لە کۆمەڵگای کوردی ماشەڵڵا هەموو هەینیەک ئەوەندە مزگەوتمانی ئەوەندە مامۆستایانی ئەوەندە دەرز و دەورتە لە زێنی ئیسلامی حیزبی ئیسلامی خێرە ناتوانین گەنجەکانمان قەنەعات پێ بکەین کە چێچنە وڵاتێکی کافرانەوە لەوێ ئەگۆڕێن ینی ئەم سڕەش من قەنەعاتم وایە یەکەم ئەو لە عایلەیەکی مسلمان پەروەردە بێ بۆیە ئەو قەدر و قیمەتەی نازانێ برادرم هەبووە کە لە وتاری خۆمان لە جمعە هاتووە 20 ساڵ ملحید بووە کابرا باوەڕی هەر پێی نەبووە لێرەیەکێک بۆ لەو کەسانی کە هاتووەتە بەریتانیا یارمەتی حیزبی کۆمۆنیستی داوە بەو راپۆرتانەی کە هەڵی مسلمانی گەیاندوو بەوێ طبعاً ئەو ناتوانێت لە قورئان و لە حەدیث ڕخنە بگرێ هەڵە بدۆزێتەوە تەنها تەویل بڵاوەکاتەوە تەویل یان گومان بڵاوەکاتەوە شوبهات بڵاوەکاتەوە بەس لە هەڵی مسلمانەکەیە ئەتوانێت لەوێ ئیشی پێکات دوای خی گەور لەوێ هیدایەتی داوە ئەڵێ ئەو قەدرەی کە لە کوردستان هەم بۆ لە ناو کەس و کارەکەمان پێم نەزانیوە هەندێکیان وایە دایک و باوکێکی مسلمانی هەیە مەشروبی خواردە سەعات دوی شەو دایکی جێگەی بۆ داخستووە خواردنی بۆ ئامادە کردو بدوێتی حەمام شەو دووشیتی بەڵام ئەڵێت هەر دژایەتی ئیسلام کردو
دوایی کاتێک کە چوومەتە بەریتانیا حیزب کۆمۆنیستەکە باسی یەکسانی کردووە هەر بە هاوڵاتی پلە 2 سەیری منی کردووە لەوێ کە ئەچیتەوێ گەر کابرا دینەکەشی بگۆڕێ هەر بە چایەکی سوک سەیرەکرێت دوو لە ڕیبەڕێستان بۆی ئەمانە وای لێ ئەکات و کۆمەڵی سیراعی بۆ دروستە بێتەوە مجارشی کە لێرە بیستوێتی لەسەر ئەوروپا وانە خی گەورەی کاتەوە کاری هیدایەت بە برا بەڕێزەکەم لێرەش بەداخەوە لاوازی خۆشمان دەورە بینێت ئەبێدان بەەوە بنین ینی بە پێی پێویست دەوانێ مامۆستایانی بەڕێز بانخوازەکانیان توانی بێ تێکەڵی نەخۆشی گەنج بن تێکەڵی ئازارەکانیان بن لەوانێ وتار بدامەوە ئەیزادا بەڵام ئەوان عملیانەوێت ئەبێ لەگەڵ یابیت بچیتە پێشەوە مەیدانیان تاوەکو کێشەکەی چارەسەرکەی بە دوای ئافرەتێکەوە جاریوا بۆ من خی گەورە قوبوڵی کە سێن کردە ماڵەکە کچەکە نادەن بە کوڕەکە وەکو چۆن بۆ کچێکی خۆم و بۆ کوڕێکی خۆم بە دوادا چۆنەکەم ئاوە حتا هین ڕۆشتم لەگەڵێت تاوەکو قەنەعەتمە ماڵەکە کردو ێ گەنج ئەوەی ئەوێ ێ بەش مامۆستا قسەی بۆکە لە سەمینبەر کاریگەری بۆ دروست ناکە برا بەڕێزەکەم مامۆستا تا چەند گرنگە گەنجان ئاگاداری ئەم دروستبوونی خۆشەویستی بکەن ینی خۆشەویستیەک با پێش زەواج نەبێت ینی دوای زەواج خۆشەویستی دروست بێت بەڵام زۆر جاریش کێشەیەکی مامۆستا شوان ئەوەیە کە دەوترێت کە ئێمە تا پێش زەواج تۆزە تێکەڵایەتێک نەبێت لە یەکتر تێناگەین ینی ئەبێ بزانین چۆن ئەم کەسە لی تێبگەین بۆی دوجار نەبێتە هۆکاریەوەی کە لەو پرۆسەیەدا جیا ببینەوە خۆی خەلەلەکە لێرە دەست پێکا کە بەڕێز ئاماژەت پێدا کە زۆر کەس پێی وایە هەتا یەکتری نەناسێ خۆشەویستی دروست نابێ هەتا پەیوەندی بزانە چۆن بەس منەت بە پێچەوانی و گەنجان و ئەڵێم هەتا دوای پرۆسی هاوسەرگی کە بە یەکتری ئەگەن ئەم ژن و پیاوێک ناناسن چونکە خی پەروەردگار ژن و پیاو بە پۆشاک یەکتری وەسفەکە ئەم پۆشاکەش تا لە بەرینەکەی نازانی تۆ هەڵواسا لە دوکانەکەات چ نەوەیەکە ئافرەتی وا بووە عەدەسەی بەکارهێناوە کاتێک کە ژوانی بەسوە لەگەڵ خۆشەویستەکەیە چەند ساڵ پیاوەکە نەیزانێت کە چاوی سەوز نییە چاوی شین نییە هەروەی زانیوە چاوی شینە چاوی سەوزە میکیاجس ئەم فیلەر و بۆ تۆکس و شتانش بەکارێنێ و نەیتر شێوەی کەسەکە ئەوە کەوتو چۆن نوکتەیەکمانێک کابرێت بە تەسوی پیشانێدا لە سینەوە بزانم کە ژنەکەیانێ دوای شتەکانی لێکا دە پەنجەرە خۆی فرێداتە خوارە ترسا وای لێ هاتوو بۆیە واقعی کەس من نەسیحەتم بۆ گەنجەکانمان ئەوەیە کە هیچ کاتێ ناتوانێت یەکتری بناسێ بە چەندین ساڵیش چونکە لە پشتی کۆمپیوتەرێکە و مۆبایلێکەوە بەس خۆشەویستی بۆ یەکتری دەرەبڕن وعدی درۆ بە یەکتری ئەدەن دوو لە ڕیبەڕێستان بەڵام دوایی کە دێتە سەر ئەرزی واقعی ئافرەتی 4 ساڵ لەگەڵ گەنجێکا بووە کە زەواجی کردو دوای 3 مان تەلاقی وەگرتووە ئێکاکە بۆ تەلاق خۆ تۆ پێشتر بە ناشەرعی 4 ساڵ لەگەڵ یابووی وەڵاهی مامۆستا کە شوم کردپێ ئەم جاواقعی کەسەکەم بۆ دەرکەوت کەواتە نەسیحەتی گەنجەکانمانەکەم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر بە جوانی بۆی ڕوون کردوێنەوە فەرمێ ئەگەر دوو گەنجێکیان خۆ بە یەکیان بگەێنن بەڵام لە دوای پرۆسی هاوسەرگی و بەڕێستان فەرمووە لەو کاتە خۆشەویستی دەست پێکات چونکە هەردوو لە ئیتر وەکو پۆشاکێکیان وان بۆ یەکتری و یەکتری تەعاملەکان یەکتریش ئەناسن بەڕاست ینی مامۆستا سێری قەدیمی خۆشمان بکەین ئەوە بوونی نەبوو ینی پرۆسەکە بۆ شازە بۆ سەرکەوتوترین پرۆسە بۆ کەمترین جیاوینەوەی تێدا بۆ لە کۆمەلگای کوردیدا بەتاکید کۆمەلگەی کوردی بۆچی ئەلحەم ناتوانێتی بمێنێتەوە جاری وا بە لەوانەیە ئەم ژن و پیاو یەکتریشیان نەبینی بێ بەڵام دوای وردە و دوای پرۆسی هاوسەرگیریەکە ناڵێ من تەمان لەگەڵەوانی و کە یەکتری نەبین چونکە یەکێک لە مەرجەکانی مارە بڕینەوەی کە چونکە ڕازی بن بە یەکتری بەڵکو من زۆر جار لە هەندێک مەجلیس وتم ئاگادار بنە گەڕ ڕێگەی زەواج بۆ کچەکانتان ئاسان نەکەن یا بۆ کوڕەکانتان دەرگای تر زۆرە کە ڕێگەی تاوان بگرێتە بەر و سبەینێکەش لە جیاتیەوەی کە چارەسەری کێشەکە بکەن وەکو ئاماژەتان پێدا بە فیشەکی کۆتایی بە حساب چارەسەرین بۆ پاکبوونەوەی شەرەف کە زۆر جار کچێکە کوژێ کوڕێکە کوژێ لە کاتێکا گەل لێکۆڵینەوە کەسێکیان کچ و کوڕە ویستویانە بە ڕێگەی شەرعی بە یەکتری بگەن دایک و باوک یا کە سوکارێکێک بۆ تەڕێگە نەیهێشتووە کە لە کاتێکا من نەتوانم بڵێن ئەمانش لە ڕۆژی قیامەتە لێپێچینەوەیکی سەختیان لە بەردەمایە بۆیە چۆن شانازیە بۆ کوڕەکانمان ژن بێنین ئەبێ ئەوە شانازی بێ بۆ کچەکانمان هاوسەری چاک دۆزینەوە بەبێ عیبە چونکە ئەمە لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕوویدا هەوڵە بە ڕێزەکانیشی بەڕاستی پێویستە ئێمە چاو لەوام بکەین نەک چاو لە پۆخڵەواتەکانی غەرب بکەین بەداخەوە زۆر باشە کەواتە مامۆستا ئەوەندەی هەردوو کۆمەلگای غەربی و ئێسش لە کۆمەلگای کوردی خۆمان ئەیبینی هەستی پێیەکەی سەرەکیترین گرفت حاڵی تەواریمان چییە یانە چی پێویستە ئێمە خۆمانی تیا وشارکەینەوە لە بەرجالی پەروەردەی ئاینیە پێویستە گەنجەکانمان زیاتر ڕۆشن بیرتر بن و زیاتر خۆیان شارەزا بکەن لە دین تەنها وتاری مزگەوتێک و مامۆستایەک و بانخوازێک کیفایەت نەبێ بۆیان خۆیان بە دوواداچوون بۆ بکەن مەسایلی خۆشەویستی ئەو دێوە زمەنیەکەوە قەپات کرابێ لە ئیسلاما و بە هیچ شێوازێک ڕێگەی پێ نەدرابێ بەڵکو ئەگەر کوڕێک کچێکی خۆش نەوێت ناتوانێت بیکا بە خێزانی بە پێچەوانەشەوە بەڵام ئەگەر حاڵەتێکی یاواتە پێشەوە من چەند جار گەنجە بوو کە کێشەی هەبووتم براکەم تۆ توانای ژیانی هاوسەرگیریت هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەی گەنجەکانەی کۆمەڵی گەنجان ئەگەر تواناتانێ لە ڕووی مادی و معنەویشەوە ژیانی خێزانداری پێک بێن تۆ گەرەزایی توانات لەم دوانەوە لەم دوو ڕۆ هەیە بچۆرە پێشەوە چاوەڕوان پەیوەندی بەسی لەگەڵ ئافرەتەکەیە چونکە ئیمامی نەووی ڕەحمەتی خوا لەسەر فەرمێ هیچ کاتێک ئینسان بە ڕێگەی نامەشروع ناگاتە ئامانج
کۆتاییەکەی هەر جیابوونەوەی هەر دابڕانە هەر خیانەتە یعنی ئێمە لە یەکێ لە شارەکانی کوردستانە لە ساڵانی ڕابردووە ڕووداوێک ڕوویدا ئەگەر بتوانم بە کورتەیەک باسی بکەم ڕووداوەکەەوە بوو کە 4 بۆ 5 ساڵ کچ و کوڕێکیان خۆشەویست باوکی کچە نەیەدا بەش هەتا ئەوەی کە کوڕەکە چۆ بەردەرگای ماڵەکە سیلاحی دەمانچی قسە سەرسەری خۆی وتی ئەگەر کچەکەم نەدەیتێ خۆمەکوشم باوکەش لەبەر حیا و شەرمی خۆی تازە مەجبور بە حسابدای بەس کوڕەکەیانە ناسی بۆ یەکچەکەیان نادا بێ کچەکەش عاشقێکی شێتانە عاشقی کوڕەکە ببوو وتی آخر حاشات لێکم کچم بڕۆیتە ماڵەکە ئەکرێ باوک لێرا ڕێگە بگرێ ئەمە حەقی شەرعیە خۆ تۆ ناکرێت کچەکە بدەیت بە کوڕێکی سەرسەری سەرجادەی دوو لە ڕۆحازی کە سبەینێکە تووشی کارەساتی بکە بە ئافرەتەکەش عەتفی هەبێ و سۆزی و خۆشەویستی بەڵام کوڕەکە خراپ بوو بۆیە وەلی ئەمر بۆ ئافرەت دانراوە لە ڕووی شەرعەوە بەهەرحاڵ زەواجی کرد لەگەڵیا دوای 4 مانگ تەلەفۆنیان بۆ کرا کە بێن بە توبعادلی و لاشەی کچەکەیان بردەوە بە سوتاوی ئیتر حەبەسان بەڕاستی وەرەقەیەکی لە دوای خۆی بەجێهێشتۆ باوکێکیان دایکێکیان داوای لێبوردنتان یەکەم بەڕاستی من 4-5 ساڵ لەگەڵ ئەم کوڕا بووم نەمزانی کە خراپترین کوڕە لەسەر زەویە وەمزانی هەر بۆ جوانی و ڕوخساری کە هەیەی بۆ قسانی کە باخوبری ئەم خەڵەتێنێ هەموو شتێکە بەڵام هەر ئەو شەوەی کە زەواجم کرد و بەجێم هێشت و حاشام لە ئێوە کرد و ئێوەش حاشاتان لێ کردم بۆ بەیانەکەی هەستام دەرگای ژوور کەم و سێکم دەرگاکەمان داخراوە بە دوای تەلەفۆن ئاگەرم زام دەرگایە بۆی پیاوەکە چۆ بۆ ئیش سێکا تەلەفۆنیشی لێنی هەتا ئێوارە بە شێوازێکی خەفەتباری ماوەتە دوایی کە دێت و پیاوەکەڵێت تاوە ئەو باوکەت مرد لەبەردەستی منای تۆ باوک و دایکی فرۆش بۆ من جاسێکی ئەم پیاوی بێسفەت لە ڕۆحازی بێوەفا کە ئەم هەموو ژیانی خۆی کردە قوربانی ئەم ئێستاش منیشە فرۆشی و پیاوێکی تر بۆیە نە تەلەفۆنت پێ لەمەوە دووە نە بە هیچ شێوازێکیش بۆ تێ دەرگا بکەیتەوە دوای 4 مانگ لەبەرەوەی کە ماڵی باوکیشی لێ حرام کراوە بە قەناعەتمە ماڵی باوک چەندێک ناڕەحەتیش بێ هەر توانیم بگەڕێتەوە بووی بەڵام لەگەڵ ئەوە شابینی سێکی بە چارەسەری زانیوە کە خۆی بکوژێ فەنا بەخوای گەورە جا لەبەرەوە بەڕاستی پێویستە ئێمە زیاتر بەهۆش بینەوە ئاگادار بین ڕێگەیە کە زانیمان بەرەو تاوانمانەبا بە تایبەتی نێوانی پەیوەندی کوڕ و کچێک تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەمڕۆ زۆر ڕێگەی تاوان خراپ بووە زۆر ئاسانیش بووە لەبەرەوە پێویستە گەنجەکانمان ئەگەر زانیان بەرەو ڕێگەی هەنگاوێن ڕێگەکەیان خراپە خۆیانی لێپارێزن بۆی کە دوای نەکەونە ناو کۆمەڵی کێشەوە گیرگوتەوە کە وردە و دەستساردبوونەوەی دیندارەتیشان بەسەرا بێ بەڕاست زۆر باش مامۆستایان تا چەند گرنگە ئاسانکاری بکرێ بۆ پرۆسەی زەواج ینی ئەو شتێکی زۆر گرنگە بە تایبەتی کە ئەم جۆرەشتانی کە باست کرد ڕوونەدەن ئەم شڵەژانی نێو کۆمەلگای یاخود تاوان ڕوونەدان باشترین ئاسانکاری چیە لە نێو کۆمەلگای ئێمەدا بۆ پرۆسی هاوسەرگیری بکرێت کە شتێکە پێم وابێت ئەوەی کە بۆمان ماوەتەوە و شانازیە لەم کۆمەلگای مەدا بەڕاستی ئەوەیە بە بەراورد بە کۆمەلگاکانی دیکە ڕەحمەتی خوا لێ وەڵا براوە ڕێزەکەم جا ئەوە فەرمایشتی پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵات وسەلام کە فەرمێ بەرەکەتدارترین مارەی ئەوەیە کە کەم بێت ئەمڕۆ بێ بەڕاستی دایکان و باوکان جوانی کە خاوەنی کچن چۆن بۆ کوڕەکەی خۆیان پیان خۆشەکەوا کچێک بێن مەسروفاتی کەم تێبچێ بێ بۆ کوڕی خەڵکی شەروا بێت چونکە سبەینێکەش ئەم کوڕەش وەکو کوڕێکیوانی لێدێ ئەگەر زەختێکی زۆری لەسەر دۆزۆیش ناچارە بگەڕێتە دوا بۆیە پێویستە هەم دایکان و باوکان هەم لە ڕێگەی دەسەڵاتدارەوە کە توانیوێتی ینی ئەم هەموو شتە خراپە ئاسان بێتە ناو وڵاتەکەەوە ئەشتوانی ئاسانکاریکە بۆی کە پرۆسی هاوسەرگیری نێو گەنجەکان ئاسان بێ وەکۆی کە ئەم هەموو سولفانێکی ئەکرێتەوە قەیچێکە بۆ گەنجەکان هەموو پارێ بە هەدەرە ڕوا با بۆ گەنجەکان سەرف کرێ بتوان کە ژیانی هاوسەرگیری پێک بێن و کاتە گەنجەکەش دەجاتەوەی کە سەری خۆی هەڵگرێ و لە بەحری جیا بخنکێ یا لە ڕێگەی ئەوروپایە یا لە زنەکانی ئەوروپایە من چەندین گەنج لێوە تەلەفۆنیان بۆ کردم کە لەو پەڕی میحنەتان کە سوکاریان بە چەندین ساڵیان نەزانین کە حکم دراوی ناشمانێ بزانن ئێستا لەوانەیە کەسێک کە دیار نەبێ دایک و باوکی بەدوایە بگەڕێ لەوانەیە لە شەرما لە ڕووینەیە هەواڵدا دایک و باوکی حکم دراو لەسەر مادەی هۆشبەر لە ڕووینایە بە کەس و کارەکە بێتەوە جارێکی تر جا ئەم گەنجە لە جیاتیوی کە بکوێتەوە دوایی مەیتەکەی بە پارەیەکی خەیاڵی بێنیتەوە هەر ئەو پایارە خەیاڵی کە بۆی سەرفەکەی بێنیتەوە سەرفیکا لە ژیانی خێزانداریەکەی ئەو کاتە تووشی کێش و کارە ساتیش نابێت و وردەش کۆمەڵگە چۆن ئەلحەمدوللا بمانێن بە پاکی ماوەتەوە سوپاس بەخوای گەورە ڕاست ئێمە ئەبینین ڕێژەی خراپی ئەبینین بەڵام سوپاس بەخوا لەگەڵ ئەوەش ئەلحەمدوللا خەڵکی بەگشتی ئیسلامیان قبوڵە لە کوردستانە وڵایی ماوەسا من هەندێک جار تۆزێک گلەیی خۆمانەکەم بەڵام دیسانیشەوە پەشیمانە بمەوە پێم وایە ئەو زەخت و زۆرە ئەو دەسەڵاتە ناداد پەروەرە کە حکمی ئەم کۆمەڵگای کوردیە کە هەر میلەتێکی تر لە جێگەی میلەتی کورد وایە ئێستا هیچی هەر زۆر هەیە هەر سڕاویەوە بەڵام هێشتا بەرگەمان گرتووە و ماوینەتەوە ئەویش لە پاش فەزلی خۆم نەمیشە ئەڵێم ئەلحەمدوللا ئەو سەحوە ئیسلامیە کە لە کوردستانایە والحەمدوللا ئەو پاکێتی خەڵکەکە ڕوو لە دینەکە بە بەردەوامی ئەوەش بۆ خۆی گەورەترین نیعمەتە ئەگەر لە کاتی ڕووداوەکان ئێمە لە کاتی کۆرۆنا لە وڵاتی دانیمارک بوون کە وڵاتێکی ڕەفاهەتە باوەڕتانە بێ نەکلێنز لە مارکێتەمە نەخواردن و خواردنەوە خەمی و ماموجا مامۆستای دێمە کاتی خۆی مردوشمان خواردووە مامۆستای کۆرسەکەنانە مشتی خراپی خۆشیان باسە کرد بە خێزان و جا یەکەم کەسیش پەنابەرە خورێ تا زۆر ڕابکەین لێرە باشە ئەلحەمدوللا لێرە سوپاس بخوا کۆمەڵی ڕێکخراو بە بەردەوامی
خەریکی یارمەتیدانی خەڵک بوون خواردیانە گەیاندە ماڵەکانەوانی کە فەقیر ئێستاش بە بەردەوامی الحەمدە ئەگەر لە پاش فەزلی خۆم ڕێکخراوانە ئەسباب نەبن ئەم خەڵکە خێرخوازە نەبێ بەڕاستی میلەتیی بەسەری چۆن نامێنێت و ئینشەڵا داواکارم لە کەسانی دەوڵەمەند و هەبوو یارمەتیدەری پرۆسەی هاوسەرگی گەنجەکان بن کە ئینشاءڵڵا ئومێد دەکەین کە خوای پەروەردگار پاداشتێکی زۆریان بۆ منووسێ لەسەرەوەی کە دوو گەنج لەبەر هۆکاری مادی ناتوان بە یەکتی بگەن بەڕاستی ڕەوی دەستە خۆش مامۆستاگیان خۆی بەر پاداشتی باتەوە مامۆستا ڕەنجدەر کوردی بانخواست مامۆستاگیان سپاس دەکەین دەستیەوەش خۆش بێن و منەتان زیاد بێ یا ڕەبی. خوا دەستە خۆش بێ.